لە خۆپیشاندانەکانی جەماوەری سوودان لە دژی ڕژێمی عومەر بەشیر بەرزکردنەوەی دروشمی بێلایەنی وڵاتەکەیان بوو لە سەنگەربەندیە ناوچەییەکان بەو مانایی کە سوودان وەکو وڵاتێکی سەربەخۆ و خاوەنی سەروەری بمێنێتەوە و چیتر بە هیچ پاساوێک نەبێتە پاشکۆی وڵاتانی تر. بەڵام هەر لە سەرەتای کودەتای ئەفسەرانی سوپای سوودان بەسەر عومەر بەشیردا دەرکەوت ئەنجومەنی سەربازی بەکردەوە بەلای سەنگەری دژە بەهاری عەرەبیدا شکاوەتەوە و سەردانەکانی عەبدولفەتاح بورهان و محەممەد حەمدان بۆ سعودی و ئیمارات و میسر هیچ گومانێکی نەهێشتەوە کە سەرکردەکانی سوپای سوودان بە پێچەوانەی خواستی جەماوەری وڵات ڕێگەیەکی تریان هەڵبژاردووە، بەڵام زۆر ژیرانە سواری شەپۆلی ناڕزایی جەماوەر بوون بۆ دەستەبەرکردنی نەخشەکەیان. گەرچی دوجار لە نێوان هێزەکانی ئازادی و گۆڕان و ئەنجومەنی سەربازیدا ڕێکەوتنێک واژۆ کرا و حکوومەتێکی ڕاگوزەری لێکەوتەوە، بەڵام لە ئەنجومەنی سەروەریدا دەسەڵاتی بەهێز لە دەستی سوپا و هێزە چەکدارەکاندا ماوەتەوە و لایەنی مەدەنی وڵات ناتوانێت هاوسەنگی بۆ دەسەڵات دابین بکات. باشترین نمونەش کۆبوونەوەکەی عەبدولفەتاح بورهان و بنیامین ناتانیاهۆ بوو لە ئۆگەندا کە هیچ ئۆرگانێکی مەدەنی حکوومەت ئاگاداری نەبوو. بە وەزارەتی دەرەوەی وڵاتیشەوە بڕیاری تاگڕەوانەی ژەنەراڵەکانی وڵات لە هەنگاوە ترسناک و چارە نووسازەکاندا ئاماژەیەکی ماترسیدارە کە ئەوەی جەماوەری وڵات بۆی ڕاپەڕین بەلاڕێدا دەبرێت. لە دوای لادانی ڕژێمی بەشیر بە هەزاران لاوی سوودانی بە ناوی کۆمپانیا ئەمنیەکانەوە خراونەتە خزمەتی پرۆژەی تێکدەرانەی ئیمارات لە یەمەن و لیبیا. ژەنەراڵەکان بەکردەوە کەوتونەتە سەنگەری ئیمارات و سعودی و میسر لە دژی خواستی گەلانی ناوچەکە بە پاساوی ئەوەی سوودان لە لیستی تیرۆری ئەمریکا ڕزگار بکەن. دوهنگاویشیان لە دوای تەنیا چەند ڕۆژێکی کەم لە ڕاگەیاندنی گرێبەستی سەدەی ترامپ بە هەمان پاساوچوونە ناو ئەو ستراتیژەی ئیمارات کە دەیەوێت هەموو وڵاتانی عەرەبی پەیوەندیەکانیان لەگەڵ قەواری زایۆنی ئاسایی بکەنەوە و بەکردەوە دەستبەرداری کێشەی فەلەستین ببن. واشنتن پۆست ئەو زانیاریەی بڵاو کردەوە کە دەوڵەتی ئیمارات بە ئاگاداری میسر و سعودیە ئەو دیداری بورهان و ناتانیاهۆی ڕێکخستووە. ڕۆژنامەکە بڕوای وایە مەبەستی ئیمارات لەو هەنگاوە ئەوەیە کە بە یارمەتی قەواری زایۆنی و لە پشتی ئەویشەوە ئەمریکا ئەو بنەمایە بچەسپێنێت کە دەسەڵاتی داهاتووی سوودان بۆ ژەنەراڵەکانی سوپایەک لای ببێتەوە. کە چاودێران بڕوایان وایە هەرچەندە فەریق عەبدولفەتاح بورهان سەرۆکی ئەنجومەنی سەروەری سوودان و فەرماندەی گشتی سوپایە، بەڵام ئەوەی کە لە ڕاستیدا ئاڕاستەی سوپای ئەو وڵاتەی لەدەستدایە و ئیمارات دەیەوێت لە داهاتوودا دەسەڵاتی ڕاستەقینەی وڵات کۆنتڕۆڵ بکات فەریق محەممەد حەمدان حەمیدتیە کە بە فەرمانی محەممەد بن زاید هەزاران سەربازی لە هێزەکانی دەزوەردانی خێرایی سوودانی بۆ یارمەتیدانی خەلیفە حەفتەر ناردووەتە لیبیا و بە هاوکارێکی ڕاستەقینەی ناوبراو بۆ ستراتیژیەکەی ئیمارات هەژمار دەکرێت.